شارەکان و شەقامەکان هەموو سوچ و کۆڵانەکان بە سەدان هەزار کلۆب و درەختی کریسمس ڕازێنراونەتەوە. خەڵکی خۆیان بۆ پێشوازی لە کریسمس و ساڵی نوێ ئامادە دەکەن. بێگومان ئێستا ئەم کاتە کاتێکی زۆر تایبەتە بۆ خەڵکی بیانی بۆ کوردش لە هەمان کاتە هەرچەندێ نێزکبوونی جەژنی مەسیح زۆر نێزگە و جەژنی سەری ساڵش، بەڵام بۆ ئێمە وەکو کورد لە دەرەوەی وڵات تاموچێژێکی زۆر تایبەتمان لێ بینین. دوکان و بازارەکان کاڵایەکی زۆر و پێداویستی کریسمسیان نمایش کردووە. جیاواز لە ساڵی پار بازاریان گەرمە و کاڵاکانیان دەفرۆشن. لێرە خاوەنکارە کوردەکانیش کاڵایەکی زۆریان لە کوردستانەوە هێناوە بۆ ئەو هاوڵاتیە کوردانەی دەیانەوێت بە شێوازی کوردی و تایبەتمەندی خۆیانەوە پێشوازی لە ساڵی نوێ بکەن. خۆ ئامادەکردیان بۆ مەسەری سەر ساڵ بتەوێنێتەوە ئەوان جیاوازن، مەسەری بەشی کورد جیاوازە، کورد زیاتر بڵێن قەلەک ڕێ قازەک ڕێ بۆ ئەو ڕۆژە لەگە برنجی کوردیە، برنجی کوردی مانەیە بە خۆشحاڵیەوە، فاسولیایە، ئیتر لۆبیایە، تەماتەیە، ئیتر بامێیە، ئەم شتانێکەوە بڵێن بەردەستەکەوە، ئیتر بڵێن چەرە زاتێ زۆرەکڕن، هەموو شتێکمانەیە ڕاستەوە خۆکە بۆماناتەوە لە کورسانەوە هەمووی تازەیە. ساڵانە بە بۆنەی کریسمس و هاتنی ساڵی نوێەوە خەڵکی بە شێوەی جیاجا ئاهەنگ دەگێڕن. هەندێک بە ڕازاندنەوەی ماڵەکانیان بە درەختی کریسمس و هەندێک بە ئاهەنگ و چوونە دەرەوە لە ماڵ و لەسەر شەقامەکان پێشوازی لە ساڵی نوێ دەکەن. ئەم ساڵ بە بۆنەی ئەوەی کە بەهۆی کۆڤیدەوە ئاهەنگەکانی لەندەن زۆربەی هەڵوەشاوەتەوە، کۆمەڵی هاوڕێ پێکەوە کۆبینەوە و کاتێکی خۆش بەسەر بێت. جیاواز لە ساڵی ڕابردوو ئەم ساڵ لەگەڵ نزیکبوونەوە لە ساڵی نوێ خەڵکی زیاتر خۆیان بۆ کریسمس و ساڵی نوێ ئامادە دەکەن و بە خۆشی و شادیەوە ئامادەکاری بۆ پێشوازیکردن لە کریسمس و ساڵی نوێ دەکەن. ژیان مۆبێرگ، NRT، لەندەن.